بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی عێراق کۆبووە و دەنگی لەسەر هەمواری یاسای دادگای فیدراڵیدا لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا دەنگدان لەسەر پرۆژە نوێیەکەی دادگای فیدراڵی شکستهێنا و بە ناچاری پەرلەمان دەنگی لەسەر هەمواری یاسای دادگای فیدراڵی عێراقدا هەروە سەرۆکایەتی پەرلەمان بڕیاری داوە سپەی دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدرێت لە کۆبوونەوەکە ئەمڕۆی پەرلەمانی عێراق لایەنە کوردیەکان دابەش بوون بۆ دووبەر هەرێک لە هاوپەیمانیوە و فراکسیۆنی پارتی بەشدار نەبوون لە دانیشتنەکە و فراکسیۆنی یەکێتیش بەشداری لە دانیشتنەکەدا کرد لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەرەوە دەکەین ناوەڕۆکی ئەو هەمواری یاسای دادگای فیدراڵی چییە و ئایا کورد چۆن مامەڵەی لەگەڵا دەکات و سپش کە بڕیارە دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدرێت بۆچی تاوەکو ئێستا هەرێم لەگەڵ بەغداد ڕێک نەکەوتەوە و هاوپەیمانی هیواش چۆن مامەڵە لەگەڵ بودجە دەکات. پەرلەمانی عێراق هەمواری یاسای دادگای فیدراڵی پەسەند کرد سبەش دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە دەدات. دوای ناکۆکی زۆری لایەنەکان لەسەر پرۆژە یاسای نوێی دادگای فیدراڵی و بەهۆی ئامادە نەبوونی 220 ئەندام لە دانیشتنی پەرلەمانی عێراق دەنگ لەسەر پرۆژە یاساکە شکستی هێنا. دواتر بە ناچاری پەرلەمان بە زۆرینەی سادە دەنگی لەسەر هەمواری یاسای دادگای فیدراڵی ژمارە 30 ساڵی 2005دا. بەپێی هەموارە نوێیەکەی دادگای فیدراڵی وەکو پێشوو ژمارەی ئەندامانی دادگاکە لە نۆ دادوەر پێک دێت 3 شیعە 2 سونە 2 کورد 1 مەسیحی و تروکمانێک. هەر بە گوێرەی هەموارە نوێیەکەی دادگای فیدراڵی دەسەڵاتی دیاریکردنی 2 دادوەر لە پشتی کورد لە ئەنجومەنی دادوەری هەرێم وەرگیراوەتەوە و ئەنجومەنی دادوەری عێراق بە ڕەچاوکردنی هەرێمی کوردستان دیاریان دەکات. لە دانیشتنەکەی پەرلەمانی عێراقدا فراکسیۆنە کوردیەکان بوون بە دوو بەشەوە. هەر یەکە لە هاوپەیمانی هیوا و فراکسیۆنی پارتی بایکۆتی دانیشتنەکەیان کرد و فراکسیۆنی یەکێتیش بەشدار بوو لە دانیشتنەکە. هاوکات سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بڕیاری داوە پاش نیوەڕۆی سبەی دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدات. ئەمە لە کاتێکدایە تا ئێستا هەرێم و بەغدا لەسەر دۆسەی نەوت ڕێک نەکەوتون و حکوومەتی هەرێمیش تەنیا ئامادەیە 250,000 بەرمیل نەوت تەسلیم بکات. پێشنیازی لایەنە شیعەکان بۆ ڕادەستکردنی 460,000 بەرمیل ڕەت کردوێتەوە. بەپێی دوایین پێشنیاز لایەنە شیعەکان داوا دەکەن هەرێم 460,000 بەرمیل نەوت ڕادەست بکات و 280,000 بۆ حکوومەتی عێراق و 150,000 بۆ کڕی کۆمپانیەکانی نەوت و 30,000 بەرمیل بۆ ناوخۆی هەرێم. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی هەیندەمان لە پەرلەمانی عێراق کردووە. ماوەستا ڕابوون بەخێر بێن سوپاس بەمەوەدەبوونتان. زۆر سوپاس بەخێریش بێن وە سلەیمانی. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆبووە و دەنگی لەسەر هەمواری یاسای دادگای فیدراڵیدا. ئەمە بۆ کورد باش بوو کە دەنگی لەسەردا و پرۆژە بڵین پرۆژە نوێیەکەی دادگای فیدراڵی شکستهێنا؟ بەڵێ لە پێشەوە سەلام لە بینەرە ئازیزەکانی ئێوە سەلام لە جەنابێت. لە ڕاستیدا من بۆ خۆم پێم وایە دەربڕینەکەی لە هەموو زمانەکان هەن کە هیچ جوڵێکی سیاسی و لە جوڵی کۆمەڵایەتیش لە بۆشاییدا ڕوونادا لە ناو سیاقی بۆ نە جوڵێکی سیاسی لە سیاقێکی سیاسی ڕووەدا. لە بەغدا ئێمە بێت تێگەیشتن لەو سیاقە سیاسی کە ئێستا لە بەغدا بەرەو پێش دەچێت ئێمە ناتوانین لەو تعاملەش بووین کە لەگەڵ ئەم پرۆژانەی کە بۆ قانونی محکەمە ئیتیحادی هاتنە پێش ناتوانین تێ بگەین. ئێمە بۆ ناگەن لە سیاقی سیاسی لە بەغدا نەگەین ئێستا نەزانین ئەو تەتەورات و گۆڕانکاریانی کە لە بەغدا ڕوویان داوە چین ناتوانین تێ بگەین بۆ مەوازنە لە ناو مناقەشە و لیژنەی مالی ئامادەی کرد و تەواوی کرد و 3 مانگ تێپەڕیوە کە مەفروضە مەوازنە لە یەک ئامادە کرابێ لە یەکێک هەموو ساڵێک لە مانگی 12 ساڵی پێشوو مەوازنەی ساڵی داهاتوو ئامادە کرابێ لە یەکێک بچێتە بۆ جێبەجێکردنەوە. بۆ ئێستا 3 مانگ تێپەڕیوە مەوازنەکە حازر کراوە لیژنەی مالی مناقەشەکانی تەواو کردوون و
پێشنیارەکانی خۆی حاضر کردوون لە ناکاو قوانینی موازنە پشتگوێ خرا هاتنە سەری قانونی محکمەی اتحادی ئەو تۆ ئەگەر ئێمە نەزانین لە بەغدا چی دەگوزارێت باشە بەس لە بەغدا چی دەگوزارێت بۆ دواتر بین لەسەرەوە ئەگەر ئینشەڵا پرسیارەکانمان دەرفەتیدا مەجالی گفتوگۆکەمان بەڵام بە هەر حاڵ ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە من پێم خۆشە خەڵک بزان محکمەی اتحادی زۆر مهمە چونکە ئەگەر خەڵکی ئێمە زانیتان محکمەی اتحادی دەسەڵاتەکانی چین ئەرکەکەی چیە دەزان بۆ زۆر گرنگە ئێمە لە عێراقدا نابێت لە هەندێک بابەتی ڕۆژ و کاتی تەوهمێکمان لا دروست بکە بەداخەوە کە ئێستا ڕۆژگارێک دروست بووە لە کوردستان عێراق کە خەڵک ڕابردووی خۆی لەبیر چۆتەوە ئێمە لە بەغدا خەڵکی ئێمە بە چیمیایی ئەو دوێنێ پێ ئێمە 16 مانگی هەڵەبجەمان کردەوە حکومەت لە بەغدا حکومەت سەدام حوسێن قەزم مەبەستم چیمایی لە هەڵەبجەداوە ئێمە نزیکەی 4000 گوندمان ڕۆخێندراوە لە حکومەتەکانی بەغداوە ئێمە خەڵکمان ئەنفال کراوە کەواتە ئێمە دەبێداین بە چاوێکی قەلەقەوە لەگەڵ بەغدا تەعامل بکەین نابێ یعنی خۆش خەیاڵ بین بەم معنایە دەبێ هەموو ئەو قانونانە کە پەیوەندیان بە ئیقلیم و هەرێمی کوردستان و مەسیر و ئایندەی نەوەکانی ئێمەوە هەیە دەبێ بەردەوام لە دوی زەمان بگەڕین ئەو زمانی کە ڕێنەدا جاریشتر بەغدا تەداخلات ئێرە بکاتەوە بە خراپ ئاڕاستی گەلی کوردستان و ئایندەی نەوەکانی ئێمە بچەخێنن بۆیە ئێمە لە پەیوەند بە قانونی محکمەی اتحادی و دوو خاڵمان زۆر بەلاوە گرنگ بوو یەکیان بۆ سەرتاسەری عێراق کە قانونی محکمەی اتحادی بە ئاڕاستی بە مەذهبیکردنی دەوڵەت نەبا چونکە قانونی محکمەی اتحادی تفسیری دەستور دەکات تفسیری هەموو ئەو قانونانە دەکات کە لە پەرلەمانی عێراق دەچون ئایا دەستوری یا نادەستوری وەکە کێشە دەبێت لە نێوان ئەقلیم و محافظاتەکان و حکومەتی اتحادی محکمەی اتحادی بڕیاردەدا لە حکومەتی اتحادی محکمەی اتحادی بڕیاردەدا لە قسەی ئەخیر دەکات لە یەکلاکردنەوەی نیزاعات و کێشە لە نێوان هەرێمەکان و حکومەتی اتحادی بەو معنایە ئەگەر ئێمە هەرێمی کوردستان و گەلی کورد لەگەڵ بەغدا کێشەیەکمان هەبوو دەبێت بۆ شەرحکردنی کێشەکەمان بچین بۆ محکمەی اتحادی بڕیاردەدا کەواتە زۆر گرنگ و چارمسازە بەو معنایە دەبێت ئێمە هەوڵ بدەین زەماناتی ئەوە دروستکەین کە محکمەی اتحادی خراپ بەکار نهێنرێ لە دژی ئایندەی ئێمە و ئایندەی نەوەکان ئێمە و ئایندەی گەلی کورد کە زۆر گەلی ئێمە و کوردستان ئێمە لە پارتی و یەکێتی زۆر گەورەتر و گرنگتر و خۆشەویستترە پارتی و یەکێتی دەسەڵاتی چکاتین و بە چەک و میلیشا خۆیان بەسەر میلەتی ئێمەدا سەپاندووە بەڵام ئەم کوردستانە خۆشەویست و میلەتی ئێمە دەمێنەوە بۆ ئایندە زۆر گرنگە گەلی ئێمە جیازی بکات لە نێوان پارتی و یەکێتی دەسەڵاتە ڕەشەکان بەسەر خەڵکی ئێمەدا لەگەڵ کوردستان و نیشتیمانەکەمان ئێمە دەبێت نیشتیمانی خۆمان خۆش بووە کوردستانی خۆمان خۆش بووە ئایندەی میلەتەکەمان بۆ گرنگە و پارتی و یەکێتی وەک دوو میوان ڕەزا قورسی کاتی سیر بکەین نەچین لەبەر ئەوەی ئێمە لە پارتی و یەکێتی بێزارین لە دەسەڵاتەکان بێزارین ئەمە وا بکات لە کوردستان و ئایندەی میلەتی خۆشمان بێزار بین ئەوە زۆر خراپە پرسی بکرێت خەڵک بەغدا هەڵ نابژێرێت لەبەری پارتی و من بێم ئەگەر مەوزوعەکە وها بڵێن خەڵک حەق خۆیەتی خەڵک حەقی خۆیەتی لەگەڵ خەڵکین کە لە پارتی و یەکێتی بێزارن ئەستەغفیرالله ڕەنگە شەیتانی هەڵبژێرن لە بەرامبەر پارتی و یەکێتی ئێستا ئەگەر ڕاپرسی بکرێت لە نێوان پارتی و یەکێتی و لە نێوان شەیتان بدرێتە بەردەم خەڵک پێ دوای کامیان من پێم وایە خەڵک شەیتان هەڵدەبژێرن نەک پارتی و یەکێتی بەڕەئی خۆم بەڵام ئەوە معنای ئەوە نە شەیتان باشە چونکە تۆ زانی ئێمە پێمان وایە شەیتان لە دینی ئێمەوە شەیتان سەرچاوی هەموو خراپەکاریە کە ڕەنگە ئەو خراپەکاری کە لەناو پارتی و یەکێتی ئەو پڕشکی شەیتانە بەو معنایە بەسمان چییە بەبەسمان ئەوەی خراپەی یەکێتی و پارتی خراپەکاری یەکێتی و پارتی وانەکە کە ئێمە کوردستان و نیشتیمانی خۆمان و میلەتی خۆمان هەر هەموو پشتگوێ بخۆین بچین تەسلیمی شوێنی تر و گەلانی تر و نەتەوەی تر و هەتا دژمنانی تر ببین ئێمە میلەتی خۆمان و کوردستانی خۆمان خۆشتر لێوە لە یەکێتی پارتی و ئایندەی میلەتی خۆمان و کوردستانی خۆمان نابەستینەوە بە هەڵوەستمان لە پارتی و یەکێتیەوە پارتی و یەکێتی کاتین دوو میوانی ڕەزا قورسن خۆیان بە چەکدار و میلیشا سەپاندووە بەڵام ئێمە کوردستانەکەمان و میلەتەکەمان دەمێنەوە جا بۆی میوانی ڕەزا قورس 30 ساڵ میوان دەبێت والله تر سەپێنراون بەسەر میلەتی من دڵنیام بە میلیشا خۆیان سەپاندووە بە تاکید میلیشیان نەبێ ئەوانە میوانی چکاتین و کورتان پێدە و پشتیوان بەخوای گەورەش کاتین و دەڕۆن ڕەنگە میوانی هەمیشەی دەبێت چەند میوانە ڕەزا قورسەکان وانەکەن گفتوگۆکەمان لە بێتەوەی تەواویکەین کەواتە ئێمە بۆمان مهمە زەمان بخێنە هەموو ئەو قانونانەی کە پەیوەندیان بە هەرێم و پەیوەندی ڕخستنی پەیوەندی نێوان هەرێم و بەغدادەوە هەیە کە زمانی پاراستنی هەرێمی کوردستان و ئایندەی میلەتەکەی ئێمە بکە لە سەر ئاستی عێراقیش ئێمە لەگەڵ دەوڵەتی مەدەنی و بنەما مەدەنی و هاوچەرخەکان و پێکەوە ژیانی سیاسین لە عێراقدا دژی سەپاندنی دەوڵەتی ئایدۆلۆژی و مەذهبین مەذهبێک لە عێراقدا خۆی پێزۆر نەبێ بێ ئایدیاکانی خۆی تەفسیر و دیری خۆی بەسەر هەموو خەڵکی عێراقدا بسەپێنێ ئێمە دژی ئەو دوو بنەمامان بەلاوە گرنگە واتە ئێمە دژی دەوڵەتی مەذهبی و ئایدۆلۆژین لەگەڵ دەوڵەتی مەدەنی و هاوچەرخ و پێکەوە ژیانی پێکاتەکانی عێراقی بەبێ جیاوازیکردن و سەپاندنی زۆرینەیەک بەسەر ئەوانی تردا یا پێکاتەیەک بەسەر پێکاتەکانی تردا نەتەوەیەک بەسەر نەتەوەکانی تردا دوو ئێمە لە دژی ئەوەین جارێشتر مەسیر و ئایندەی هەرێمی کوردستان و میلەتەکەمان و کوردستانە خۆشەویستەکەمان بدێنەوە دەست خەڵکیشتر لە بەغدا کە نەزانین دوو ڕۆژەکە کابرایەکی مەلهوڕی دیکتاتۆر بێ چۆن تەعامل لەگەڵ هەرێمی ئێمە و میلەتی ئێمە دەکا ئەم دوو بابەتە وای کرد کە ئێمە جارێ دژی ئەو قانون نەبین کە هێنرا بوو بۆ محکمەی بۆ پەرلەمانی عێراق بەناوی ئەو قانونی تازەکە یعنی محکمەی اتحادی کە ئەم دوو زمانی تیان نەبوو هەم زمانی پاراستنی هەرێمی لە بەرامبەر بەغدا تیان نەبوو هەم خەریک بوو ئاراستەیەکە بوو کە عێراق بەرەو دەوڵەتێکی مەذهبی
جۆرێک دەوڵەتی ئایدۆلۆژی دینی مەسەبی بەری ئێمە دژی ئەو بوون بۆیە مقاطعی دانیشتەکەمان کرد بۆی ئەو قانونە تێنەپەڕێ بە خۆشحاڵیەوە نەمان هێشتێ پەڕە تێنەپەڕی ئەوەی ئێستاش کە مقاطعمان کرد لەبەر هێشتا ئەمە هەندێک زەماناتی لە پەیوەند بە هەرێمەوە هەن کە تێی دانین بەداخۆ هیوادارم ئەمەش دەرگایەک نەبێ بۆ لێدان لە هەرێم و ملەتی ئێمە لە ژێر ناوی یەکێتی پارتی و بابەتانە کە پێمان وایە بەس ئەو قانونە بڵێنەوەی کە هەموارەکە باشترە لە بڵین پرۆژە سانوەیەکە کە ئەهوەنتر من بخۆم بەڕێی خۆم ئەگەر خۆم وەری دەگرێت تا کاوپەیمانی هیواش ئەم پێمان وایە ئەو قانونەش باش نییە چونکە هەر لە بنەڕەتان لە دەستورە هەندێک تەڵە هەیە تەڵای دەستورین بەڵام خۆ ئێمە دەبێت کارێک بکەین ئەو غەڵەتانی کە لە دەستورە هەن بەبێ مەجاری دەستوری لە پەرلەمان بە قانون چاک بکەینەوە نەک بچین قوڕەکە خستر بکەینەوە قوڵ بکەینەوە بۆیە ئەو قانونەش بەدڵی ئێمە نییە هەر بۆ نمونە یعنی هەندێک لەمسی سیادی هەرێمی کردووە کە ئێمە پێمان خراپە لەمسی سیادی دەست جارێ ئەم بابەتە ئێمە کاتێک توانین تێبگەین جارێ من ڕوونکردنەوەیەک بدەم ڕوونکردنەکەەوەیە یەکێتی و پارتی دەسەڵاتی سیستەمکاریان هەیە لە کوردستانی عێراق ئەمە دیری تایبەتی منە کە پێم وایە ئەم حکومڕانی لە هەرێمی حکومڕانی میلیشیایە دوو زۆنمان هەیە دوو زۆنی میلیشیان حکومەتەوە شتانە نیە میلیشیان دوو میلیشیای چەکدار بە قووەتی ئەمنی حزبی و پۆلیسی حزبی و چەکداری حزبی و وزارەتی حزبی خۆیان سەپاندۆ بەسەر هەرێمی ئێمە کە خۆیان سەپاندۆ بەسەر هەرێمی ئێمە کۆمەڵە کلیپتۆکرات و مافیای سیاسی و چەتەی سیاسی خۆتان زان ڕۆژانە چۆن تەعامل لەگەڵ داهاتی ئەم وڵاتە دەکەن و دەیدزن و خەڵکەمان لێ مەحروم دەکەن کەواتە خەڵکی ئێمە هەم لە ڕووی سیاسی و ستەم و زوڵمی لێ دەکرێت و مەحرومە یعنی ئازادی سیاسی نییە و دەسەڵات بەکار دەهێنرێ خراپ بۆ سەرکوتکردنی سیاسی و هەم لە ڕووی دارایی و عەدالەتی کۆمەڵایەتی لە پەیوەند بە داهاتی نیشتمانی و خەڵک بە ئاشکرا دەبین هەمومان دەبین ئێستا پێویستی بەوە نییە خەڵکیان پێویستیان بۆ نەمن بۆیان ڕوون بکەمەوە کە چەندە دزی دەکرێت لە کوردستان خەڵک لە چادە لە من زۆرتر دەزانن کە دزی چەندە دەکرێت لە کوردستانی ئێمە بەڵام ئەمە معنای ئەوە نییە ئێمە لە داخی یەکێتی و پارتی بین بڵێن ئەم کوردستان وێرانکەن نیشتیمانی ئێمە وێرانکەن دارستانەکانمان وێرانکەن ڕووبارەکانمان وێرانکەن نەوەکانی ئایندەمان وێرانکەن میلەتەکەمان وێرانکەن کورد خراپە کورد بە خوێن خراپە ئەم ڕەتفعلە خراپە واتە نە ئەوەی کە ئەو خەڵکانێک پێیان وایە بە پارە وجدانیان کردراوە پێیان وایە حکومەتە عیبینی حکومەتێکی زۆر باشە یەکێتی و پارتی زۆر باشە وڵاتە بەڕێوە دەبن ئەوانە خەڵکانێکی وجدان فرۆشن لە بەرامبەریشدا خەڵکانێک هەن لە ڕەتفعلی یەکێتی و پارتی دەڵێن هەموو شتی ئەم میلەتە بدەنە دەست خەڵکێکی تر اینجا دەیدەنە دەست ئەمریکا دەیدەن دەست ئەوروپا دەیدەن دەست مەرکەزێکی دینی لە ڕۆم دەیدەنە دەست بەغداد دەیدەن دەست تورکیا دەیدەن دەست ئێران هەر باشترە لەمانە ئەمەش خراپە ئێمە پێمان وایە ئەم میلەتە ئەرکی خۆیەتی چارەنووسی خۆی مەسیری خۆی لەگەڵ یەکێتی پارتیەک لا بکات و خۆی ڕوبەڕی مەسووری خۆی بێتەوە بۆیە نابێ وا تەعاملکردن یەکێتی پارتی ئەم دەسەڵاتە هەتا دەمێنن ئەم دیدەی کە پێی وایە ئەم دەسەڵاتی پارتی و یەکێتی هەر دەمێنن و هەر هەتا دەمێنن و کوردستان یەکسانە بە پارتی و یەکێتی و میلەتی ئەمە یەکسانە پارتی و یەکێتی و کورد یەکسانە پارتی و یەکێتی دیدێکە پێچەوانی پرەنسیپەکانی ئاینە پێچەوانی پرەنسیپەکانی قورئانی پیرۆزە پێچەوانی پرەنسیپە مەدەنیەکانە پێچەوانی مێژووە پێچەوانی عەقڵە پێچەوانی هەموو لۆجیکە پێچەوانی هەموو شتێکە یەکێتی پارتی پشتیوان بەخوای گەورە دوو میوانی ڕزا قورسن کاتین خوا یارو پشتیوان بە زۆریان نەماوە دەڕۆن بەس ئەم میلەتە ئێمە دەمێنێتەوە نیشتمانی ئێمە دەمێنێتەوە بۆیە نابێت لە پەیوەند بە قانونی محکەمەی فیدراڵی و پەیوەند بە دەستور و ڕێخستنی پەیوەندی نێوان هەرێم و بەغداد وا تەعاملکردن کام کوردستانی یەکێتی و پارتین محکەمەی دەستگای دادوەری لە کوردستانی عێراقی پارتی و یەکێتیە محکەمەکانی پارتی و یەکێتین وزارەتەکانی پارتی و یەکێتین دام و دەستگا جیاجیەکانی پارتی و یەکێتین پەرلەمانی پارتی و یەکێتی حکومەتی پارتی و یەکێتی کەواتە هیچ شتێکمان نایە بڕۆن بدەنە دەست چۆنی تر ئەمە تەعاملی خراپە بەفعلی هەموو دەستگاکان نەبوونەتە موڵکی حیزب بەڵێ ئێستا ئێمە من بخۆم ئەم قسەیە من مەسئولم لەو قسەیە ئێمە دەستگای دادوەری لە کوردستانی عێراق پاشکۆی پارتی و یەکێتین لە هەولێر و بایدنا پاشکۆی پارتی لە سلێمانی پاشکۆی یەکێتیە ئەمە هیچ غموزیتیان نیە بەس نابێ وا تەعاملکەین کە ئەمە هەتایە وا دەبێت ئێمە ئۆپۆزیسیۆنین ئومێدمان بەوەیە کە بە پشتیوانی خەڵکی خۆمان بە پشتیوانی خوای گەورە و خەڵکی خۆمان و جوودی ئێمە ئەم دەسەڵاتی بە کوتایی پێبێ نابێ ئەم دەسەڵاتەوە تەعامل من بۆ خۆم وەک سیاسیەک وەک ئۆپۆزیسیۆنێکە پێم وایە بێت پارتی و یەکێتی هەتا دەمێننەوە واز لە سیاسەت دێنم دەست لە سیاسەت بەردەم دەستم خەریک کارێک تر دەبم چونکە وا تەعامل دەکەم کەواتە جوهدەکەم بێهودەیە بەس من پێم وایە ئەم تێگەیشتنە پێچوانەی ئاینە پێچوانی قورئانی پیرۆزە پێچوانی تاریخە پێچوانی تێگەیشتنە لە مێژوو پێچوانی لۆجیکە یەکێتی پارتی میوانێکی کاتی ڕزا قورسن و خۆیان بەهێز چەکدار و کۆمەڵی میلیشای چەکدار و ئەسابات جەماعی و گروپی ئەسابات بەستە و دەڕۆن بەڵام ئێمە دەبێت تەعاملمان بە تایبەتی هێزێکی سەنجین کە خۆی پێی وا بێ خاوەنی ئایندەی ئەم میلەتەیە دەبێت وا تەعاملکە لەگەڵ قانونەکان بە تایبەتی قانونە بنەڕەتیەکانی بابەتی دەستور و محکەمەی کەحاتوشتانە کە ئێمە خاوەنی دۆزی کوردستانی خاوەنی دۆزی کوردی خاوەنی ئەم میلەتەی نەکی ئەم میلەتی پارتی و یەکێتی نییە باش بەس وەکو هاوپەیمانی هیوە ئەم جارە چۆن بوو پارتیش هەر لە دەرەوە بوو
ئێوەش لە دەرەوە بوون بە زیکێتی بەشداری دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بەڵێ طبعا بەتاکید ئێستا کە جۆگرەکان جوان لەم گفتوگوی ئێمە دەزانن ئەمڕۆ پارتی و هاوپەیمانی هیوا مقاطعی دانیشتەکان کە برادرانی یەکێتی چوونە ژوورەوە من پێم وایە برادرانی یەکێتی طبعا یەکێتی هێزێکە لە کوردستان و خۆتان دەزانن هەڵوێستیان بە درێژی لەسەر و حیزبانە دیارە چۆنە بەگشتی لە هەم لە گشت هەم لە تەفاسیلە بەڵام من پێم وایە برادرانی چی کاریش خراپیان کردە بۆیان نەسنەژوورەوە من پێم وایە لەبەر پێم وایە قانونەکە ئەوەیە یعنی قانونەکە لە ئاستی داخوازیەکانی ملەتی ئێمە و تاریخی ملەتی ئێمە نیە بەرامبەر بۆ ڕێخستنی پەیوەندی هەرێم و بەغداد پێم وایە یەکێتی کارێکی باشی نەکرد بەڵام من پێم وایە ئەگەر بچینە سەر شەرحی ئەوەی بۆ یەکێتی ئەو کاری کرد پەیوەندی بەو هەڵ تەعامل خراپانە هەیە کە پارتی لەگەڵ یەکێتی دەیکا و پەیوەندی یەکێتی و پارتی ئەمە کە بەشێک نیە سەرعاتی پارتی یەکێتی من بەشێک نیە سەرعاتی پارتی یەکێتی سەرعاتی پارتی یەکێتی بەرمای جەلالی و مەلاییە سەرعاتی خراپە جەلالی و مەلای یەکێتی پارتی بوون بە دوو نایتمەیە کابوس بەسەر ملەتی ئێمە دەبێت کۆتاییان پێ پێدرێ هەردووچان دەبێت کۆتاییان پێ بدرێ و هەردووچان خراپن هەردووچان میوانی ڕزاق قورسن هەردووچان دز و گەندەڵ هەژمونی هەیە بەسەر ئیدارە و ناوچەکانیان بە زۆنەکان هەردووچان بە میلیشیا خۆیان سەپاندووە هەردووچان هێزی ئەمنی حیزبیانە هێزی مخابراتی حیزبیانەیەدا دەستگاکانی دەوڵەتان داگیر کردووە دەستگای دادوەریان داگیر کردووە ئەمە سروشتی هەردووچانە بەڵام لە هەندێک ئیجتیهادات ئەم پێم وایە ئەو ئیجتیهادی ئەمڕۆ برادرانی چیتی کارێکی باش نەبوو دەبووە ئەوانجە دەوەکو کاردانەوە بەرامبەر سیاسەتەکانی پارتی هەرێم بێ پێم وایە کاردانە بەرامبەر شەرحێکە یعنی سیاسەتەکانی پارتی لە بەغدادیان لە هەرێم بە دەزانی من پێم وایە لەبەر یەکێتی خۆی خۆتان زان دەست بەسەر ناوچەکە گرتووە پێی وایە پارتی ناوچەیەکی بەڕێوە دەبا یەکێتیش ناوچەیەک بەڕێوە دەبا لە تەنظیمکردنی دەسەڵاتە خۆتان زانی بەیانەکانێکی دەبینن یەکێتی پێی وایە پارتی شەراکەتی دەسەڵات لەگەڵ ناکەن جا من پێمان وایە یەکێتی پارتی بڕیان بە شەراکەی دەسەڵات نییە نەک هەر یەکێت پارتی لە بەرامبەر یەکێتی پێم وایە ڕەتفعلی یەکێتی و دەبێت لە خۆیان پرسی باش ئەوکو پارتیش بەس پارتیش بڵێن ئیزدیواجیانە مامەڵ لەگەڵم پرسی زۆرینەوە و خۆسەپان ناکە چووکە لە کوردستان دەڵێن خۆی بڕوای بە زۆرینێ خۆی سەپاندووە لە عێراقیش داوای شەراکەت و هاوسەنگی و ئەوانە دەکات جارێ بۆ سەبارەت بە هەڵوێستەکەی برادرانی چێتی من هیوادارم لە خۆیان پرسن بەڵام شەرحی موقف خۆیان بکەن بەس لە دیدی منەوە ئیجتیهادێکی خراپ بوو دەوایان نەچنەژوورەوە دەوایان نەچنەژوورە دوای لە دەرەوە بمێنن چونکە ئەو هەنگاوانێک کە لە بەغداد ئێستا دەندرێن ئێستا کاتمان نێ بەدرێژ بینین هەندێک هەنگاوی مەترسیدارن کە باش نین بۆیە لەو حاڵەتانە پێم وایە هەڵوێست بۆ هەڵوێستی شتیانە بێ سەبارەت بە هەڵوێستی سەپێنەرانی پارتی پێم وایە کەس بە قەدمی نەوتۆکەوەی کە پارتی هێزێکی خۆسەپێنە هێزێکی نادیموکراتە و طبعا یەکێتیش نادیموکراتە ئەوان یەکێتی و پارتی ئێمە لە قورئانی پیرۆز ئاەتەکەی باس لەوە دەکات کە منافسە بکەن لەسەر خەیرات و باشبوون بەڵام من پێم وایە پارتی یەکێتی منافسن لەسەر خراپبوون بۆیە پارتی یەکێتی هەردووچیان خراپن بەردەوام کە بێت گفتوگۆ بکەیت دەبێت ئەرە لەمایان کامیان خراپترە لە فڵات لە تەعاملیان لەگەڵ دۆسیە و کامیان خراپترن لە تەعاملیان لە دۆسیەی گومرگەکان کامیان خراپترن لە تەعاملیان لە دۆسیەی میلیشیا و چەکدار کامیان خراپترن لە تەعاملیان لەگەڵ خۆپیشاندان لە سەر جادە و خۆپیشاندانی گروپ جیاجیان ناڕازیەکان کامیان باشترن خراپترن ببوورە یعنی بەردەوام دەیە گفتوگۆ بکەین یەکێتی پارتی لە تەعاملیان لەگەڵ ئەم دۆسیە کامیان خراپترن چونکە هەردوو هێزی خراپن دوو هێزی ڕاستی دیکتاتۆریتیان تیا و دەسەڵاتەکان دەسەڵاتی خۆسەپێن و نادیموکرات باشە بەزوو پەیمانی هیوە بە دیاریکایی بۆچی بایکۆتان کرد لەبەر پێمان وابوو لە ئاستی خواست پێشتر ڕەنگە تۆمەتبار کرابن بۆی کە لەگەڵ یەکێتی وانە بەیەکەوەن ئەمڕۆ سەلمان دیکەوتۆمەتە ڕاست نییە ئێمە هاوپەیمانی دەزانی بەڵێ جارێەوە حملەیەک کرا لە کەناڵێکی ناوخۆ کرا بەداخەوە کەناڵێکی لەژێر کاریگەری هەندێک جار تیجارەت و سەفقاتی تیجاری ئۆشتانەیە و کەناڵە حملەیەکی لە دژی ئەمە کردووە ئێمە لەگەڵ برادرانی یەکێتی بە ئیتفاقات هاوپەیمانی هیوامان پێکەنا ئەمڕۆ سەلمێنراکەوە بوختان و درۆ تەشیرێکە لە ڕزنجیرەی ئەو درۆیانەی کە دەکرێن لە دژی ڕەموزەکانی هاوپەیمانی هیوا ڕەمزەکانی هاوپەیمانی هیوا کۆمەڵ خەڵکی ناسراون خەڵکی وەکو لە برادرانی گوتو دکتۆر مستەنا و مامۆستا جەمال لە برادرانی گۆڕان کەسن هەر پێنجیان ناسراون لە ئێمە ڕابوو معروف و کاکسەرکە و شەمسەدین لە برادرانی کۆمەڵ کاک ئەحمەدی حاجی ڕەشید و مامۆستا سەلیم هەموو خەڵکی ناسراون خەڵکێکن لە نەک لە 30 ساڵی ڕابردوو حکومڕانی هەندێکیان لە پێش حکومڕانی پارتی و سیاسەتیان کردووە هەموو ئەمانە سەلماندویانە کە خەڵکی ڕاستگۆن لەگەڵ ملەتی خۆیان و خۆیان و دۆزی قەزەی ئۆپۆزیسیۆن بە سعری هەرزان نافرۆشن بەڵام هەندێک جار نەحەزانی دۆزی ئۆپۆزیسیۆن کە خەریکی سەفقات و بەرژەوەندی ئەملاولان لە پشتێ پەردە لەگەڵ خەڵکیتر ئیتیهامات و درۆ بوختان بە خەڵک بەم ڕموزانە دەکەن بۆی لەبەر چاوی خەڵک ڕایگەشتی چاواشە بکەن بۆی خەڵک قەلەق و ڕاڕا بکەن ئەمڕۆ ئەوڕداوانە سەلماندیکە و راپۆرتێک کە سەبارەت بە هاوپەیمانی هیوا بۆ ناشکردنی هاوپەیمانی هیوا کە هەمووی هیچ بنمایشنەوە هەموو درۆ دەلەسەر باش زۆر باش بینی سەرمەسەرەی پرسێکی ترێژ ئەوەی واوڕیارە سپەی پەرلەمان کۆبێتەوە لەسەر پرۆژە یاسای بودجە پێ دوایە کۆبوونەوە کە هەر دەکرێ و دەنگیشی لەسەر دەدرێت بە چوونی بەڕێزیان
ئەگەری دواخستین دووبارەی ئێمە کات ئۆفیس ستودیۆکەی ئێوە خۆت ئاگداری ئێستا لە پەرلەمانی عێراق دانیشتنی کوتلە پەرلەمانیەکانە نوێنەراتی فراکسیۆنی ئێمە وەک ئایندا هەموو نوێنەراتی هاوپەیمانی هیوا لەوێ هەن فراکسیۆنەکانی ناهاوپەیمانی هیواش ئایندا و یەکگرت و کۆمەڵ و گۆڕان و سربەخۆ و هەموو لە ژوورەوە هەن هەموو لە دانیشتەکەن ئاراستەکە ئێمە پێمان خراپ ئێمە پێمان وابوو دەبێت پەلەپەل نەکرێمە بۆ سوێنە جمعەی خۆتان دەزانن ئەو ئاراستەی کە ئەم پەلە پرۆزیە دەکات لە کردی لە قانونی محکمەی اتحادی بۆ بجۆشدانی بکات پێمان وایە ئاراستەیەکی خراپە چونکە دەکرێت هەندێک نێتی خراپ بەسەر هەم قانونی محکمەی اتحادی کە سەپاندیان هەن هەم سەبارەت بە بودجەش دیانە هەندێک نێتی خراپ ڕەنگە هەبێ بیسەپێنن بە هەر حاڵ ئێستا دانیشتی کوتلەکانە کە ئێمە قسە دەکەین لێرە ئاراستەکە ئەوەیە کە سبەینە سەعاتێک دانیشتی پەرلەمانی عێراق بکرێت بۆ پەسەندکردنی قانونی موازنەی ساڵ 2021 اینجا ئەوە ئێستا ئێمە مناقشەی قانونەکە دەکەن بێکەوە فەرمان بۆ پرسیارەکانە بەس وەکو ئێستا بۆچی وەکاریەوەی کە ڕێکەوتن نەکراوە ئێستا دەم شاندی هەرێم هەر لە بەغدادا بەڵام پێشنازی حکوومەتی مستەفا کازمی هەیە پێشنازی لایەنە شیعەکان هەیە بۆچی یەکلا ناکرێتەوە پرسە بە بۆچوونی بەڕێز لە ڕاستیدا چەند عەقەبەیەکەیە ڕایەکەیە بە ئەنقەست هەم لە بەغدا هەم لێرەش خەریکە یعنی مۆزەکە بەس پەیوەندی بە هەرێم نییە یەکێک لە کێشەکان ڕێککەوتنی هەرێم و بەغدادە لەسەر داهاتی نەوت و داهاتە گومریجەکان و داهاتەکان بۆ چۆن ڕێک بخرێت ناو قانونی موازنەی 2021 ئەوە یەکێکە لە کێشەکان چێشەی گرنگیشە بەڵام حزب شیعیەکان و پەیوەندی حکوومەت و حزب شیعیەکان و کوتلە سەرەکیەکانی حکوومەتیش هەم شیعی و هەم سوننیەکان بۆ خۆشیان کێشیان زۆرە هەر هێنانی قانونی محکمەی اتحادی پێش موازنەیان پێش خست و قانونی محکمەی اتحادیان هێنا بۆ خۆی ئاماژەیە کە ئەوانە چێشیان زۆر ملانیان زۆرە بەڵام طبعا دەیانەیە هەندێک هێزی شۆڤێنی هەندیانەی بیسەپێن بەسەر گەلی کورد یابن گەلی کورد ناشرین بکەن کە هەر لەبەر گەلی کورد و ئەو بابەتانەیە کە وەناڕ بەس ڕاست نیە بۆ خۆشیان چێشیان هەیە چێشەی جیاجیان هەیە کە بەبەتی هەرێم هەمووی یعنی لاپەڕەیەکە هەموو میزانێت چەند سەد لاپەڕەیە بەڵام هەموو بەشی هەرێم بۆ خۆی تقریبا لاپەڕەیەکە ئەو بەشەی کە پێی بە هەرێم و حکوومەتی اتحادیەوە هەیە بەس وەکاری سەرەکی کە ڕێک ناکەم وەفد زۆر دەڕوا بە بەغداد و ئێستا وەفدی هەرێم دەبێت باسی کتێبێک بکەین ئەم باس دەدا پرۆژە و دابەشکاری پارە و داهاتەکان چۆن دابش دەکرێت مەسە بۆ منە برادرانی حەشدی شعبی حەز دەکەن لەو داهاتانە داهاتی باشیان بۆ بەشانە بڕا کە پێیان بە تەمویل و هاوکاریکردنی حەشدی شعبیەوە هەیە هەند ئەوانەی حزب هەیە و فڵانە وزارەتی بەدەستەوە لە وزارەتە بەرژەوەندی خۆیانەیە حەزەکەن ئەو وزارەتە پارەی زۆر بۆ بڕوا ئەمە دابشکە بۆ سەر هەموو شتەکانی تر کەرتی جیاجی هەر کەرتە و حزبێکی سیاسی زاڵە و دەوێت بەرژەوەندی بۆ ئەوێ بڕوا هەرێمیش بەشێکە لە کێشەکان کە هەرێم بەو معنای کە هەرێم و بەغداش هێشتا ڕێکەوتێکی ئەخیر نەکراوە کە زامنی ئەو بکات کە لە پەرلەمان داهاتوو دەنجی بۆ بدرێ و هەرێم و بەغداد و حکوومەتی اتحادیش و کوتە سەرەکیەکان پێی رازی بن ئەو ئێستا مناقشات و پێشنیاری جیاجی هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئێمە پێمان خۆشە چارەسەر بکرێت وەکووە پەیمانی وە بۆ چوونی چێ لەسەر بودجەکە بەیانی چۆن مامەڵی لەگەڵ وەک مەبدە لەگەڵ نەسەکەی حکوومەتی اتحادی کە ناردووەتی بۆ پەرلەمان لەناو پرۆژەی موازنەی قانونی موازنەی 2021 واتە هاوپەیمانی هیوار هەوڵستی فەرمیمان ئەمەیە ئێمە پشتیوانی نەسەکەی حکوومەت دەکەین نەسەکەی حکوومەت چییە نەسەکەی حکوومەت تاکید لە تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە لایەن حکوومەتی هەرێم دەکات بە سۆمۆ لە بەرامبەردا زمانی هەموو ئەو تەسدیدی ئەو شایستە دارایی و بەشەکەی هەرێم دەکات لایەن حکوومەتی اتحادیەوە ئێمە پێمان وایە هەم هەرێم و میلەتەکەمان موچەخۆران و کارمەندان و فەرمانبەران و هەموو میلەتەکە و هەرێم و پرۆژەکانی ئاوادانکردن و هەمووی قازانجەکەن دوای ئێستا ئینشاڵڵا شەرحی دەکەین و هەم جۆرێک بۆ اعتباری نەوتەکە دەدرێت دەست حکوومەتی عێراقی دەیفرۆشێ کۆمەڵک کێشەمان لە کۆڵ دەکاتەوە کە ئێستامە لە هەرێم ڕوبەڕووی بوونێتەوە مەسە بۆ نەگیری خۆتان جۆتان لێ بۆ بەرپرسەکانی هەرێم دەڵێن ئێمە زۆر جار نەوت دەفرۆشین لەبەرەوەی نەوتی هەرێم کێشەی هەیە لە فرۆشتندا ئێمە ئەومان لە کۆڵ دەبێتەوە ئەم جارە سۆمۆ بۆمان دەفرۆشێ و بە سعریش بەرزتر بۆمان دەفرۆشێ هەروەها گەندەڵێکی زۆر هەیە لە پرۆسی فرۆشتنی نەوتی هەرێمە بەهۆی ئەوەی کە ئەم نەوتە هەم لە هەرێم ڕقابەی دەکات هەم حکوومەتی اتحادی دەکات دەکەوێتە ژێر ڕقابەی حکوومەتی اتحادیشەوە دەستگای ڕقابەی مالی حکوومەتی اتحادی و ڕقابە جیاجەکانی حکوومەتی اتحادی لەم حاڵەتەدا زمانی جۆرێک شەفافێت و کەمکردنەوەی گەندەڵی دەکات لە نەوتی هەرێمیش بۆیە بەگشتی ئێمە پێمان باشە ئەو تەسلیمکردنی 250,000 بەرمیلەکەی لێ بکەوێتەوە بۆ حکوومەتی اتحادی بەس پێ ئەمە جێبەجێ دەکرێت چونکە ئێستا ڕەتکردنەوە هەیە بۆ نمرە 250,000کە هەر لەو بڵێن پێشنازێکی حکوومەت نردویەتی دەڵەگەر هەرێم پابەندەوە بۆ 250,000 بەرمیل بڕیە 250,000 بەرمیلە ببڕدرێت وەکو بڵین 2019 ئەگەر نەوتیش تەسلیم نەکەم بڕە پارەیەک بێت ئەمە واری جێبەجێکردنەوە من ئەگەر پرسیارەکە لەبێت نەچێت زۆر مەمنونت دەبم ئەوە دەبێتە شەرحەکەی شەرحی لێکتێگەشتن و نەسەکان
بەس بابەتیش ترێ زۆر بەلامەوە گرنگە زۆر گرنگە کەم قسەی لەسەر کراوە من دەمێ بۆ ڕوونکردنەوەی هەڵوێستی هاوپەیمانی هیواش ڕوونی بکەمە زۆر بەلامەوە گرنگە ئێمە سێ هەڵوێستمان هەیە لە کوردستان هەڵوێستێکیان پارتی تەبەنی دەکات کە ئەو هەڵوێستا خۆ بە دوور دەگرێ لە هەر ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی اتحادی سەبارەت بە دۆسیی نەوت بەعملی خۆی بە دوور دەگرێ بە هەر ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی اتحادی سەبارەت بە دۆسیی نەوت بەکردەوە خۆی بە دوور دەگرێت بە 250 بە هەموو شتێک خۆی بە دوور دەگرێت سێریکە لەگەڵ وازەحە هەڵوێستی پارتی بریتە لە خۆ بە دوورگرتن خۆ بە دوورگرتن بەکردەوە لە هەر ڕێگەشتن بە هەر ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی اتحادی تا ئێستا ئەو هابوو تا ئێستا یان ڕابردووی پەیوەندی حکوومەتی اتحادی و هەرێم لەسەر دۆسیی نەوت ئەو هابوو ئێستا ئەخیر تەبەنی هەڵوێستی یەکێتی چییە تەسلیمکردنی مەلەفی نەوت و دۆسیی نەوتە بە بەغدا ئەو پێچوانی دەستورە ئەمەیان ئەوەی پارتی پێچوانی بەرژەوەندەکانی ملەتی کوردە ئەمە هەڵوێستەکەی یەکێتی پێچوانی دەستورە هەڵوێستی هیواتیە زۆر بۆم گرنگە هەڵوێستی هیوا ڕوون بکەمەوە دۆسیەی نەوت و مەلەفی نەوت جیایە لە تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوت بە سۆمۆ مەلەفی نەوت بابەتێکی زۆر ئاڵۆزە کوێ نەوتی لێ چۆن بۆی دەگەڕێ چه مافیەیە بگەڕێ چه مافیەیە دەریبێنێ چه مافیەیە عەقد بکە ئەمە چه مافیەیە حیمایەتی بکات چه مافیەیە بڕیاری سەردا پەیوەندی بە سیادە و سیادە لەسەر نەوت و سیادەی ئیقلیم و ئایندەی ملەتی ئێمەوە هەیە ئەمە دەستور دیاری کردو ئێمە ناتوانین چی شەرحی بکەین دەستور دیاری کردو دەڵێت دەبێت بە یەکەوە بێ هاوبەش بکرێ تۆ هێزێک بڵێ مەلەفی نەوت بدەینە بەغدا کەواتە یان بەتەمای ئەوە نییە خەبات بۆ ئایندەی ملەتی خۆی بکە یان لە دەستور نەگەیشتووە ئەو کەسەی ئەمە پێشنهار کردووە ئاگای لە دەستور نەبووە چکە پێچوانی دەستورە ئەوەی پارتیش کە خۆی بە دوور دەگرێت تەنانەت پارتی نەک هەر ڕێکەوتن ناکات لەگەڵ حکوومەتی اتحادی لەسەر دۆسیی نەوت ڕێکەوتن ناکات لەگەڵ معارەزەش لەگەڵ یەکێتیش لەگەڵ پەرلەمانی کوردستانیش نە پەرلەمانی کوردستان ئاگای لە دۆسیی نەوتە لە هەرێم نە معارەزە ئاگای لە دۆسیی نەوتە نە خەڵکی کوردستان ئاگای لە نەوتە یەکێتیش کوانڕێنە ماگامالێنێ کەواتە ئەوانەی ناو یەکێتی ڕازین بە دۆسیی نەوت و بەردەوام لەگەڵ بە پارە یعنی برای کراون چەوریا یعنی چی پێ دەڵێن یعنی وەڵام پێڵەن بەرتی بەرتینیان وەرگرتەوە بۆی قسە نەکەن یعنی پارتی بازنەیەکی بچووک لە پارتی ئیداری مەلەفی نەوتەکان ئەمەش خراپە ئێمە دژی ئەمەش ئێمە لەگەڵ ئیداری مەلەفی نەوتین بە جۆرەی دەستور تەنسیق لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم بە مەرجێک سەروەری هەرێمێکی پارێزراوە بە ئیدارەکە ئەمە یەک سەبارەت بە ئیداری مەلەفی نەوت بەڵام سەبارەت بە فرۆشتنەکەی ئێمە پێمان وایە ئەمە نیعمەتە بۆ ئێمە ڕێکەوتووە تۆ دەچی لە بەندەری جیهان لە تووشیان نەوتەکەت لەوێ تەسلیمی سۆمۆ دەکەی لە باتەیە بچی نەوتەکەت بە قاچاق بفرۆشی و پاپۆڕەکان لەم بەحر بۆ بەحر بسوڕێنە و کەس نەبێت لێت بکڕن لەبەر بە قاچاق چۆیتە میشەوە سۆمۆ لێت وەردەگرێت بۆ دەفرۆشێ و بە سعرێکی باشتریش بۆ دەفرۆشێ و سەرشێش لە کۆڵ دەکاتەوە و گەندەڵش کەم دەکاتەوە و داهاتەکەش بە خەڵکی ئێمە زیاد دەکات ئێمە لەگەڵ ئەوەی کەواتە هەڵوەستی ئێمە نە ئیپارتیە نە یەکێتی هەڵوەستی ناوەڕاستە پێمان وایە هەڵوەستی ئێمە هەم دەستوریە هەم لە قازانجی ملەتەکەمان نەوتە وەکو پەیمانی ئێوە لەگەڵەوە نەوتەکە لە ڕێگەی سۆمۆ بەڵێ ئێمە پێمان وایە 250,000 بەرمیل ئیدارەی مەلەفی نەوت دۆسیەکی جیا لە فرۆشتنی نەوت ئیدارەی مەلەفی نەوت یعنی پەیوەندی بە چەڵگەکان و حمایەتی چەڵگەکان و چێ بڕیا لە چەڵگەکان بدا نەوت بدۆزێتەوە چێ بۆ نەوت بگەڕێ بابەتێک کۆمپلیتترە ئەمە لە دەستورە دیاری کراوە کە ئەم بابەتانە بەیەکەوە ئیدارە دەکرێت ئەم بابەتانە بەیەکەوە ئیدارە دەکرێت بەڵام بە مەرجێک سەروەری هەرێم وەک منطقەی فیدراڵی تا پارێزراو بێ چکە لە بیرتان نەچێت هەرێمی کوردستان منطقەی فیدراڵیە من بەشێک وەکو ئەنبار و ناسری و بەسڕە نییە ئەمە منطقەی فیدراڵیە و بابەتی فیدراڵی تر بابەتی ئاڵۆز و حەزەکەن دەیان بەرنامە سەر بکەن بەڵام فرۆشتنەکە ئێمە لە باتەوەی نەوتەکە بچی بە قاچاق بفرۆشی کابرایش پاکستانی بەقەت هەموو میلەتی ئەمە لێ دەست بکەوێ ئەم داهاتەی لەبەری قسوتت ناو دۆڵ تونەڵێکی تاریک و قاچاق و پڕ لە گەندەڵی دەیدێ دەست سۆمۆ بۆ دەفرۆشێ لە جیهان لە بەندەری جیهان دەیدێ دەست سۆمۆ واتە لە باتەوەی بدێ دەست قاچاقچێکی پاکستانی بدە سۆمۆ مؤسسەیەکی عێراقیە لەژێر ڕقابەی دەستگا پەیوەنددارەکانی عێراقیە تۆش ڕقابەی دەکەی لەبەر نەوتەکە لێرە دەڕوا بۆ دەفرۆشە داهاتەکەی تەسلیمی ملەتی ئێمە دەکاتەوە ئێمە لەگەڵ ئەمەی باش بەس ئەوەی کە ئێستا حکوومەتێکی کازمی ناردوێتی دانیشتیاکان ڕەتی دەکەنەوە 250,000 بەرمیلەکە ئەگەر هەرێم 250کەش نەنێرێ بۆ نمونەوەکو لێبڕینەوەکو 2019 ینی بڕێک پارە بێت بەس ئەمە دەنگی لەسەر دەدرێت دەزانی تەفسیری جیازی ئەزانی قسێکەیە لە ئینگلیزی دەڵێن devil is in the detail بالعربی دەڵێ شەیتان في التفاصيل کە توێ تەفاسیلەوە ئەگە تۆ نێت خراپ بتوانیش بیانە بدۆسیەوە ئیشەکە نەڕوە ئێمە بۆیە لەگەڵ ئەوەی زۆر بە واضحی ئیشەکە بڕوا بۆی شەیتان نایاتە تەفاسیلەوە ئیشەکەمان لێ تێکدا چکە بەخێمی ملەتی کۆمانی ئێمە دەزانین پارتیوێکێتی ئەوانەی کە پارتیوێتی بەڕۆ دەبن جۆ نادەنەوە بابەتەن چکان ئێمە بەردەوام لە کوردستان قەیرانی مداراییمان هەیە بەردەوام ملەتی ئێمە بە مستای ژیان و مەعیشەت و داهاتی کەم بۆتەوە بەردەوام ئەوانەی چیتی پارتی بەڕۆ دەبن دەوڵەمەندتر بوون و مەلایین دلار و 100 میلیۆن دلارن کۆکردێتەوە و دەستگاکانیان پڕتر بوون و مەقڕاتەکانیان پڕتر بوون و بەرپرسە باڵەکانیان دەوڵەمەندتر بوون ئێمە خەمی ملەتی خۆمانە بۆیە ئێمە لە خەمی ئەوەی وەک پەیمانی هیوا چۆن داهاتی نەوت و داهاتە گومەرج و داهاتێک ناوخۆیەکانیش
بە کەناڵی جیازیا بخێنە ژەر ڕقابە بێتەوە بۆ میلەتی ئێمە کە هیوادارم هەر لە موازنە بچینە سەر بابەتانە چۆن هەندێک بەندمانداناوە لە بودجێ ئەم ساڵ موازقانی موازنە بسوێت کە چۆن واقعیم داهاتە بێتەوە بۆ میلەتی ئێمە بۆ موچەخۆران بۆ کارمەندان و پرۆژەکان نەک بۆ پارتیوچێتی بچێت ناو تونێڵ تاریکەوە بزرێتەوە دیسان بەو معنایە ئێمە دەمانەوێ پرۆسەی نەوت لە کوردستانی عێراق و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی اتحادیە بەو جۆرەی بێت کە داهاتەکەی بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی ئێمە و داهاتێکی باش بگەڕێتەوە بۆ ئێمە پێمان وایە ئەگەر نەوتەکە بدەیە حکوومەتی اتحادی ئەوان بۆ بفرۆشن ئەمە سەرێشە ئەسڵەکەیە لە کۆڵمان دەکاتەوە میشۆ عەمودی فەقیر ڕێکەوتنەکەیە بەڵام ئەو بابەتانەی کە دێنە سەر ئەقیام یعنی واتە تۆ شەرح بکە 250,000 بەرمیل چەند دەکا لە بازار اینجا دوای ئەوان دەڵێن کاکەین بە نرخی سۆمۆ دەڵێن ئەوان دڵن نەڵا بە نرخی ئیقلیم دەڵێن ئەو دیسان ئێمە دەچین ناو تونێڵ تاریکەوە ئەم مناقەشاتە کاتێک لە مانگی 12 کۆتایی پێدێ ساڵەکە تەواو دەبێت ساڵی قانون بودجێ مالی ئێمە هیچ ناگەین بە نەتیجەیە کە پارەکە کردەوە نایە بە خەڵکی ئێمە بۆیە ئێمە لەگەڵ ئەم شەرح و مەرحەنین لەگەڵ ئەوەی نەوتە 250,000 بەرمیلەکە بدرێتە سۆمۆ و سۆمۆش پارەکە بپێی قانونی موازنە تەسلیمی هەرێم دواتە دەگەڕێمە وڵات سپاس دەکەم ناوبڕێکمانەیە بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ مامێنەوە جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا ڕابوون بینە سەر مەسەلەی ئەوەی کە سپەی پێ دوایە بەبێ کورت دەنگی لەسەر دریا خو تاسپی یەکلا دەکرێتەوە هەموو لایەنەکان ڕێککەون لەسەر پشکی هەرێم ینی نەسێکی دیاری کراودا بێت چکە سەر ناولایەن شیعەکان ناکۆکیە خۆدوتە لە ناولایەنە کوردیەکان ناکۆکیە بەڵێ وڵا ئەبدەیتێک یعنی هەواڵ تازە بۆ بینەرە ئازەکانی ئەو بڵین ئاخیر هەواڵ چییە دوای سەرنجێکی بچووک لەسەر برادرانی خۆمان ئاخیر هەواڵ ئەوەیە کە سبەینێ سەعاتی 11 لە پەرلەمانی عێراق لیزنەی مالی دوا کۆبوونەوە یعنی قەرار وایە دوا کۆبوونەوەی خۆی بکە لەسەر ئەو تەتەوراتانی کە هەن سەبارەت و پرۆژنی و پێشنیارانە هەن کە بۆ ڕێککەوتنەکان کراون لەسەر قانونی موازنە بۆی ئەخیر پێشنیار و داڕشتنەوە بکەن بیبن بۆ جلسە بۆ دەنگدان لەسەری جلسەکەش قرارە سەعاتێک بکرێ سەعاتێک واتە 11 لیزنەی مالی کۆبێت لە پەرلەمانی عێراق سەعاتی یەکی دوای نیوەڕۆ کۆبوونەوەی مەجلیس بێ لەسەر قانونی موازنە و دەنگدان لەسەری ئەوە هەواڵەکە بۆ ئەوەی سەرنجەکەم یان با بڵێن ئیزافەکەم ئەوەیە کە ئێمە لە هاوپەیمانی هیوا سێ هاوڕێی زۆر دڵسۆزمان زۆر بەتوانامان لە لیژنەی مالی بەخۆشحاڵیەوە کە لە کۆبوونەوەی سمێنش بەشدار دەبن و جوودێکی زۆریشان کردووە بە درێژایی ئەو ماوەی کە مناقشاتی قانونی موازنە کراوە کە هەم بە قازانجی خەڵکی هەرێم بێ وە لە دژی ئاڕاستەی گەندەڵی بێ لە هەرێم و هەم بە پێی دەستور و مافە دەستوریەکانی هەرێمی تا پێشەل نەکرێت بە بیان و جیاجیا کە بنەماکانی فدرالی تا پێشەل بکرێت لە دەقەکاندا سەرکەوتوو بوون لەوە ئەگەر مەجال بوو شەرحی دەکەین بەڵام ئەو سێ هاوڕێی ئێمە کاکی هۆشیار عەبدوڵڵا لە فراکسیۆنی گۆڕان مامۆستا جەمال لە فراکسیۆنی یەکگرتوو و کاک ئەحمەدی حاجی ڕەشید لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نوێنەراتی هاوپەیمانی هیوا دەکەن لەوێ ئێستا ئەوان ئەم شەویش لە کۆبوونەوەن ئۆنلاین و سبێنش پێش سەعات 11 کۆ دەبنەوە ڕاوێژ لەگەڵ هاوپەیمانی هیوا لەگەڵ ئێمەمانان مناقشەی ئەوە دەکەین ئەو 2 دقیقەی ئێستا هەیە لەبەردەستە چۆن تەعاملیان لەگەڵا بکەین بزانین کامیان باشترە و بە ئاڕاستێکی باشترە بۆ خەڵکی ئێمە نەک بۆ ئاڕاستی گەندەڵی لە کوردستان بۆ خەڵکی ئێمە بۆ هەرێمی ئێمە بۆ میلەتەکەمان کامیان باشترە تا بۆ ئاڕاستەیە لۆبی بۆ بکەین ئەوەی کە خەڵک بیزانێت کورتەکەی چییە دقەکەی حکوومەت تەرکیز لەسەر تەسلیمی 250,000 بەرمیل نەوت دەکات لەگەڵ نیوەی داهاتی فیدراڵی بەڵێ داهاتی فیدراڵیەکانی پێ دەڵێن داهاتە گومەریجەکان گرنگ ئەوەی خەڵک بیزان دقەکەی حکوومەت دەڵێت تەسلیمی 250,000 بەرمیلەوە دقە پێشنیار کراوەکەی ئەم تا ئێستا کە فراکوت لە شیعیەکان لەسەر ڕێککەوتون کە گوایە ئیجماعیان هەیە ئەوان ئەمە پەسەند دەکەن ئەمەیان تەکید لە ئەقیامی 250,000 بەرمیل نەوت دەکەن ئەمە هەردووچان تەفاسیلی تیا شەرحی تایە هەندێک نقاتی ئیجابی هەیە لەمەی پێشنیاری ئەخیر کە کوتە شیعیەکان سێر ڕێککەوتون لەوانە باسی بابەتی لیستی قائمەی مۆزەفین بووی ئەم بندیوار میوارانە کە مافی خەڵکە ئەسڵەکە دەخۆن مۆزەف ئەسڵەکان دەخۆن ئەم چێشەیە لە کۆڵ کرێتەوە بەڕاستی زوڵمێکە لە مۆزەفین و موچەخۆرانی ئەسڵی ئەوانەی کار دەکەن فەرمانبەرانی ئەسڵی کۆمەڵێک تەمبەڵ و تەوەزەلن کە یەکێتی و پارتی خەڵکی خۆیان و خزم و ئەو شتانن هێناویان خستویانتە ناو ئەم لیستەوە ئەم لیستیان گەورە کردووە کە لەسەر حیسابی فەرمانبەرانی ئەسڵی و موچەخۆرانی ئەسڵی پارەوەردەگرن چێشەیان بۆ ئێمە دەست کردو ئەمە هەنگاوێک دەبێت بۆ خستنە دەرەوەی ئەم
بندیوارانە لە جیاکردنەوە لە موچەخۆرانی ئەسڵی لەگەڵ بابەتی پترۆ دۆلار بۆ هەرێم هەندێک بنەمای هێناوە کە شتێکی باشن برادرانی ئێمە پیان وایە هەندێک بنەمای باش تێ ئەمەش ئەو برادرانی ئێمە بەڕاوێژ لەگەڵ مناقشەی دەکەن بۆی بزان کامیان ئاڕاستێکی باشتر دەگرێت بە قازانجی هەرێم و خەڵقەکەی دەبێت بۆی بۆ ئاڕاستی پشتگیری بکەین بەڵام گرنگەوەی خەڵکە بزانن پێشنیارەکەی حکوومەتی اتحادی بۆ پەرلەمان تەرکیز دەکات سەر تەسلیمکردنی 150,000 بەرمیل نەوت پێشنیارەکەی کە کوتەشیعەکان سێر ڕێکەوتون تاکید دەکات ئیقیام 250,000 بەرمیل نەوت بەس ئیقیام 6,000 شەبوو ینی پێشنیاز تازی تر هاتووە جگە لە ئەمە ئەخیرە ئەوەی کە کێشە ئیقیام خۆ یعنی ئەم بەرمیل نەوت دەفرۆشی بەچەند دەکات نەنووسراوە ئەوە ئەمەیە کێشەکە لە ناو دقەکەی تا ئێستا هاتووە نەنووسراوە بە نرخی سۆمۆ یا بە نرخی هەرێم ئەمە من قەلەقی من ئەوەیە سەر کێشە بۆ کێشە دوایی ڕێکەوتن نەکرێ بڵێن بە کام نرخ بە نرخی سۆمۆ یا بە نرخی هەرێم هەرێم بە نرخی دەیفرۆشە سەمۆ ڕەنگە داوای نرخیشت کە وڵات بەتایبەتی لە چوونە سەر و هاتنە خوارەوەی نرخی نەوتدا من ئەوەی بەلامەوە گرنگە دقەکە وادە نەڕێژرێتەوە کە شەیتان لێوەی بێتە ژوورەوە و ڕێکەوتن نەکا لە نێوان هەرێم زۆرە لەو بەڵێ بەغداد و 2000 میلەتەکەی ئێمە باجەکەی بدەن بۆیە من لەگەڵ ئەوم بە ئاراستەیەک بڕین کە واضح بێ ڕێکەوتنەکە واضح بێ و هەرێم لە ئێستاوە التزاماتی ئەوە بدا بە خەڵکی ئەمە کە ئەو دقە جێبەجێ دەکات ئەگەر دوای ئەوەی ئیجماعی لەسەر دەبێ و ڕێکەوتنی لەسەر دەگرێت بۆ ئەوەی کە بەڕاستی میلەتەکەمان لەم قەیران دەرباز بکەین و بژانەوەی ڕوو لە وڵاتەکەمان بکا فەرمانبەران و موچەخۆران و هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و زائیدەن هەموو ئەو کەرتانی تریشکە پشت دەبەستن بە داهات بەس یاو پەیمانی هیوات کەوتت خۆتان بەگشتی و نوێرتان لەوێ هەیە هیچتان جێگیر کردووە کە لە بەرژەوەندی موچەخۆران بێ کۆتایی بە لێبڕینی بەڵێ ئەوەی کە حەزەکەم بە خەڵکی بڵم کە تا ئەم لە حەزەکەم قسە دەکەم لە مەسودەکە هاتووە ئەوش ئەوەیە کە دوای ئەم دەندا لەسەر بجۆکە ئەو بەشەی هەرێم دێ دەبێ خاڵی یەکەم لەم پارەی کە دێ حکوومەتی هەرێم یەکەمی شت موچەی فەرمانبەرانی هەرێم بدە هەمومان جەک سی ڕۆژارێک بەبێ لێبڕین واتە موچەکەی چەندە ئەوەندە موچەی بداتێ بەبێ لێبڕین لەو پارەیە لە موچەی فەرمانبەران موچەخۆران کە دەمێنێتەوە ئینجا بچنە سەر بابەتێکی تر ئاوەدانکردنەوە و پرۆژەکان و قەرز و ئەو بابەتانە واتە خاڵ یەکەم دەبێ موچەی فەرمانبەرانی هەرێم و موچەخۆران بدرێ لەو داهاتێکە لەو بەشە شایستەی هەرێم کە لە بەغدا دەورێ خاڵ یەکەم دەبێ ئەوە جێبەجێ بکرێ ئەمە خستومانتە ناو میزانیەوە بابەتی ترمان خستۆتە ناو میزانی و بابەتی فەرمانگە فیدراڵیەکان بۆ لە حکوومەتی اتحادیە و پارەکەیان بدرێتێ بگوازرێنەوە سەر بەڵام بەغدا ملزم بێ کە پارەکەیان بداتێ هەروەها بابەتی ئەوەی تدقیقی قائمەی موظفین بکرێ بۆی ئەم بندیوارانە جیا بکرێت لە موچەخۆران و فەرمانبەرانی ئەسڵی ئەو بابەتانە یعنی ڕێکەوتنێک بکرێ و تدقیق بکرێت دەستگای پەیوەنددارەکان طبعا ئەوها عشوائیە خۆ بابەتە کە لیستی موچەخۆرانی ئەسڵی زائیدەن پلەکانیان ئەم بابەتانە زۆر یاری تێکراوە چێن موچەخۆران و فەرمانبەرانی ئەسڵی کە بە عەمەلی ئیش دەکەن و وەزیفە جێبەجێ دەکەن لە بەرامبەرە حکوومەت ملزەمە پارەکەیان بداتێ و چێنوانەی بندیوار و سێبەرن و مەسئولەکانی پارتیەکەتی نووسیان بۆی پارەکەیان بدزن ئەمە دەبێت ئەم کێشەیە ڕێگەی دۆستنەوە کۆتایی پێبینی لە میزانێدا بنەمایەکی ئەواشمان جێخستووە ئەمە لەگەڵ کۆمەڵێک بابەتە کە ئێستا ڕەنگە کاتمانەی بە شەرحی بکەین کە بە قازانجی میلەتەکەمان و خەڵکی ئێمە باش بەس پێ دوای بەیانی کورد لایەنە کوردیەکان دووبارە دابەش دەبن بەشداری دەکەن بەیان بە زۆرینە تێپەڕ دەبێت جارە بەشداری دەکەن هەموو بەشداری دەکەن چونکە قانونی موازنە بابەتێکی درێژە یعنی بەشداری دانیشتەکان دەکەن بەڵام ئێمە ئومێدمان وایە کە لە نەتیجەی ئەخیردا ئەو بەشە کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە بۆ ئاڕاستەیە کە بڕوا کە دڵی میلەتەکەمان خۆش بکەم زۆر پارتیەکەتین بۆ مهمە بەڕاستی لێر ناشارمەوە ئەوەی بەلامەوە گرنگە سبێنێ کە دوای ئەو دەچینە کۆبوونەوە کە و دەنگدان لەسەرەکەین و بە قانونی موازنە تێدە بڕ دەبێ هەمومان بڕێنەوە تۆ بە خۆتان زای موازنەی سبێنە جومعەیە ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە بۆ ئاڕاستەیە کۆتایی پێبێنین دانیشتەکە تەواو بێ کە مژدە خۆش بدەنێ میلەتەکەمان کە بە قازانجی میلەتەکەمان و چونکە من بۆم گرنگە کە دەڵێم هەموو جار دەڵێم فەرمانبەران و موچەخۆران و میلەتەکەمان مەبەستم ئەوەیە جارێ فەرمانبەران ئەوان کە کار دەکەن موچەخۆران ئەوان وەک متەقاعدین و ئەوان لە کار و وزارەتی کاروباری کۆمەڵاتی بە شێوازی جیاجیا ئەوانی شەهیدانە وەردەگرن ئەنفالانە وەردەگرن ئەوانی موچەخۆرن شایستی ئەو موچێشن و دەشبێ بیان درێتێ فەرمانبەران جوانە کە کار دەکەن بەڵام ئەم داهاتە نیشتمانەکە دی ئەنجا دوکاندار قازانجی لێ دەکات خاوەن پرۆژەکان قازانجی لێ دەکەن قازانجی بەهۆم میلەتەکەمان هەیە پارێکە بێ بۆیە ئێمە پێمان خۆشە لەو ئاڕاستی کە سبێنێ مژدە بدەینە میلەتەکەمان پشتیوان بەخوای گەورە بە قازانجی میلەتەکەمان کۆتایی پێ بێ پارتیەکێتی پێ ڕازی من زۆر بۆ مهم نییە ئەوەی کە بەلامەوە گرنگە میلەتەکەی خۆمانە باشە بەس ئەگەر ئەوان پابند نەبن دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئاخر ئەگەر بۆ ئەگەر بۆ منە دقیق تەسپێنرا بەیان حکوومەت هەرێم لە بەردەم چی پرسیارەتێک دەزانێت ئێمە ئەگەر ئاڕاستەکە نێتێکی باشە بێت لەلایەن حکوومەتی اتحادی کوتلە سەرچەکان لە بەغدا و سبەینە دیار بێ ئەو نێتە ئەوەیە کە بە قازانجی میلەتەکە ئێمە بێ بە قازانجی پێکەوژانی برایانە و سیاسی ئاشتیانەی پێکاتەکانی عێراق کورد و عەرەب و تورکمان و چێوچێ ئەم دقت زانیمان فعلا بە قازانجی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە ئێمە فشار دەکەین سەر حکوومەتی هەرێم ملزەمی بکەین کە ئەو قانونە جێبەجێ بکە
ئێمە ئومێدمان وایە بۆ ئاڕاستیش کار دەکەین کە ئاڕاستەی مناقشاتی موازنە سبەینە بۆ ئاڕاستی بێ کە دڵی میلەتەکەمان خۆش بکات کە حکوومەتی اتحادی و کوتلە سەرچەکانی پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان و عێراقیش هەمووی لەسەری ڕێکەون و پێی رازی باشە بەس کورتی دەست دەکەی بۆ وەکو بڕی پارەکە گەر پارەکە ڕۆژەیە نەتیجە خۆتان زانن سعرینەوە دەیگۆڕێ داهاتەکان دەیگۆڕ هەمووتان دەیگۆڕن بەڵام بەگشتی ئەگەر ئەوەیەک بین تەخمینە بکەین 10 تریلیۆن دینار داهاتی ئیقلیمی کوردستان دەبێت ئەمە دابەشی 12 دەکەین کەواتە شتێک کەمتر دەکات لە مانجی 1 تریلیۆن دینار کە بەشی هەموو چی هەموو فەرمانبەران دەکات و هەم بەشی پرۆژەکان و بوارە جیاجەکانی توش دەکات پشتیوان بەخوای گەورە ئەوە بژانەوە و ژانەوەیەک چی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی شروع دەکات کوردستانی ئێمە ئەگەر ئینشەڵا بۆ ئاڕاستی بڕۆ و قانونی موازنە بۆ ئاڕاستی دەنجی بدرێت. باش ئین لێبڕینەکە شەرەوە وتت کۆتایی پێی چووکە ئێستا خەڵک بەڵێ ئەگەر ئەو قسەی لەسەرەوەیە کە نرخی نەوت $70 $200 بهدە بڕن ئەگەر ئەوها بڕۆ بەڵێ لەبەری لە بنەڕەتەوە ئەمە جەماعەتێکن خۆیان سەپاند و ژانی ملەتیمان بۆ مهم نییە ژانی ملەتیمان بۆ مهم نییە داهاتی گومرگەکان سەدا بەپیت خۆیان ئەوانەی کە لە حکومەت بەشدارن وا پێ دەچێت 180 گومرگەکان ناچێتەوە بۆ حکومەت دەچێت بۆ قاچاقچی مافیەکانی سیاست لە پارتی بێچێتی و نسبەتێکی زۆر لە داهاتی نەوت کە دەڕۆ کەس نازانە بە چۆ ئەدەڕۆ چۆن دەڕۆ چۆن دەدزرێت دەڕاتەوە بۆ مەلەکی جیاجیا بە ڕێگەی جیاجیا دیاریان کردو کە نەهاتەوە بۆ حکومەت بۆی ئەو پارێک دێتەوە بۆ حکومەت ئەو پارە ڕاستەقینەیە کە داهاتی نیشتیمانی ئێمەیە ئێمە ئومێدمان وایە پشتیوان بەخوای گەورە ئەگەر ڕێکەوتێکی سەرتاسایی لە عێراق نێوان حکومەتی اتحادی و هەرێم و کوتلە سەرچەکان لە بەغدا و حکومەتی اتحادی و هەرێم و کوتلە سەرچەکان لە عێراق و لە پەرلەمانی عێراق لەسەر موازنە بکرێسبێنێ دەرگای ئەو گەندەڵیانەش کەم کاتەوە بعد دووە کچە لەسەر بووجە ئەگەر حکومەتی هەرێم باوکو گریمانەدای بنێن پابەند نەبوو حکومەتی هەرێم ئەگەر پابەند نەبوو ئەگەر پابەند نەبێ یعنی کەواتە هیچ بەشێک لە شایستێکی دارایی لە بەغدا و نایە بۆ هەرێم کامە زۆر خراپ دەبێ هیوادارم ئاڕاستەکە بۆ بچێت کە حکومەتی هەرێم ملزم بێ کە پابەند بێ بە ڕێکەوت بە جێبەجێکردنی قانونی موازنەوە. باشە سەبارەت بە هەر بە مەسەلەی هەڵبژاردننی پێشوەختە پەرلەمانی عێراق خۆی هەڵدەوەشێنێتەوە جارێ تێگەشتنی زۆرینەی قانونیەکان ئەوەیە بەپێی دەستوری عێراقی بۆی هەڵبژاردننی پێشوەخت بکرێت بێ پەرلەمانی عێراق خۆی هەڵوەشێنێتەوە خۆی هەڵوەشێنێتەوە ئاڕاستیەکەی دەیانێت انتخاباتی تەزویر بکەن بۆیە زۆر پێداگیری دەکەن چکەشتە بۆی انتخاباتێکی پاک و بێگەر بکەیت ڕەوا بێ لە کەشێکی ئارام و ڕەوایە بێ وەکەوەی پێشووی لێ ئێستانی ئامادە نیە طبعا بۆی انتخاباتێکی جیا هەڵ لە پێشوو چکە مزارەکان لە بنەڕەت لەسەرەوە کراون کە ئەمان جەماعەت هەموو بە تەزویر هات خۆزان لە هەرێم شوانی پارتیوکی زۆر هەر زۆر بە تەزویر ڕۆشتون بۆیە دەبێت انتخابێک بکرێت کە ئەو بنەمانی پێشووتیانە بێ و سەر بچێشە بۆ انتخابێکی پاک و بێگەر و ئازاد بێ و ڕەواژ بێ هەندێک جی حزبە گەورەکان بە تەبتی عێراق بە پەلەن بۆ انتخابێک بکەن هەڵی کوڕزێنن تەزویرێکی زۆر بکەن کە ئەنجامەکەی لەوەی پێشوو خراپتر بێ بۆ میلەتەکەمان و بۆ خەڵکی عێراق شتەمان ئێمە دژی ئەوەن ئێمە لەگەڵ انتخابێکی ڕێکپێک بکرێ و بنەمانی تا پەیڕۆ بکرێت کە انتخابێکی پاک و بێگەرد و ئازاد و ڕاوا بخاتەوە هێزە سەرچەکان لە عێراق هەم کوتە شیعەکان سەرچەکان هەم کوتە سونیەکان هەم پیچیدی پارتیش جۆ نادەن ئەو دیانەی انتخابێک بکرێت پڕ بێ لە تەزویر و تێپەڕێنن ئەو هێنانی لە بنەڕەت شەو قانونی محکەمەی اتحادی بۆ پەرلەمان بۆ بکە انتخابێک خرا هەڵ کوڕزێن و تێپەڕێن بۆ تەزویری تاکەن بێم خۆشە ملەتی ئێمە تاکید کە ئەوانەی کە پێداگیری دەکەن کە انتخاباتەکە خێرا بکرێت و هەڵ کوڕزێنرێ بۆ ئەوەیە تەزویر بکەن و کورسەکانە بە تەزویر بەرنە پەرلەمانی عێراق حزبە گەورەکان خۆی هەڵدەوەشێنێتەوە دەیدە دەکرێت پێم وایە جارێ زووە بڕیار بدەین کە ئایا ئاڕاستی سەرێکی زۆر ناو پەرلەمانی عێراق بۆ ئاڕاستیار پەرلەمان حل بکریان بەڵام مناقشات هەیە باش سەبارەت بە پرسیارێک سەبارەت بە پارێزگای هەڵەبجە کە ڕۆژی بڵێن 16 پەرلەمانی عێراق حکوومەتی عێراقی مولزەم کرد بەوەی کە ڕێکارەکانی تاوا بکات لە بەغداد ئەم بڕیارە پێی دەچێت پێدوایان دەچێتە بواری جێبەجێکردنەوە خۆشتان و کووا پەیمانی هیوە چی دەکەن جارێ هەر ئەو ڕۆژە دواتر نوێنەراتی ئێمە لەگەڵ بەڕێز مستەفا کاظمی سەرۆکوەزیر دانیشتون وعدا ئەوش ڕێکارەکان جێبەجێ کە مولزەم کراوە بە قانون چونکە پەرلەمانی عێراق قووەتی قانونی هەیە بڕیارە دەنجی بۆ داوە کە حکوومەتی عێراقی مولزەمەکە باوەی حکوومەتی اتحادی کە ڕێکارەکانی پارێزگاکردن تەواو بکە هەندێکی دەست پێ کردووە بەس تەواو نەبووە تەواوی بکە حکوومەتیش وعدی داوە ئومێدمان هەیە بۆ کە ئەو مژدەی بدەن خۆ بۆ خەڵکی کوردستان بۆ هەڵەبجە گرنگ نییە بۆ خەڵکی کوردستانیش گرنگە ئەو خەڵکی ئێستا وازان بەس بۆ هەڵەبجە گرنگە بۆ کوردستانیش گرنگە چونکە پێگەی دەستوری کوردستان دەکات بە 4 پارێزگا لە باتی ئێستا هەرێمی کوردستان پێگەی دەستوریەکەی سێ دەکات بە 4 هەر بۆ نمونە دەڵێم گۆڕنی دەستور پێویستی ئەگەر سێ محافەزە مقاتعی بکەن دژی بۆستنەوە تۆ ناتوان دەستور بگۆڕن بە دژی کورد و دژی ئایندەی ملەتی ئێمە کە تۆ هەڵەبجە دەکەی پارێزگای ئەمە لە باتی سێ پارێزگا 4مان دەبێت ئەوە هەر بەلای کەمەوە بۆ نمونە یعنی کەواتە پارێزگا ئیقلیمیش بەهێز دەکات هەرێمیش بەهێز دەکات نەک هەڵەبجە و لەگەڵ هەموو ئەوانەشدا جگە لە دوور لە بەرچاو یعنی سیرکردنی بەرژەوەندی سیاسی و دەستوری و ملی و نازام چی هەر هەڵەبجە وەک شەهیدێکی زیندوو بۆ خۆی شایستی ئێوەیە کە دڵی ئەو خەڵکە خۆش بکرێت و شارەکان هەم بکرێتە پارێزگا لە ئاستیداری و هەم ئەوەندە پرۆژەی بۆ بکرێت و بژێندرێتوانێت کە شایستی ئەو شەهادەتە گەورەی بە هەڵەبجە دەدات و تاریخ دانیشتوانە بکرێت با تۆ پرسیارم سەبارەت بە دۆخیێرێ
ڕەنگە خەڵک زۆر بێئومێد بێ لەم دۆخەکەم کابینەیە چاکسازی نەکرد ئازادیەکان بەرتەسک بوونەتەوە هیچ گەشتبینی باردۆخێک ڕووبدا چارەسەرێک هەیە جارە من لەوانم کە نەبڕۆم بە دیموکراسی هەبوو ئەم کابینێ مۆزاکات لە هەرێمی کوردستان ئێمە لە 30 ساڵ ڕابردووە دیموکراسیمان نەبووە ئازادیمان نەبووە هەر هەموو هەڵبژاردنەکان تەزویر بوون هیچ هەڵبژاردنێکی ڕاستەقینە نەکراوە هیچ شەراکەتێکی سیاسی ڕاستەقینە نییە پێکەوژانی سیاسی ڕاستەقینەی سیاسی و کلتوری و ئاینی نییە هەمووی درۆیە و مؤسساتی ڕاستەقینەمان نیە هەمووی درۆیە دوو زۆنی میلیشیامان هەیە بە چەکدار و بەهێزی ئەمنی خۆیان سەپاندووە ئێمە وەک ئۆپۆزیسیۆنی مەدەنی قانونی لە سیتواتیۆ ئەم قانونە کە کار دەکەین تەمەڕۆدی مسەلحمان نەکردو چەکدار بە دژی قانونی سیستەم هەڵ نەگەڕاوێت هیوادانی سەر نەچێشە بۆ باردۆخیەوە چونکە ڕەنگە بارەسیش خراپە بڕۆ باردۆخە دەست دەربچێ ئێمە پێمان وایە میلەتان خۆیان ئایندی خۆیان دختۆ سەرشان خۆیان ئایندی خۆیان گۆڕیوە میلەتی ئێمەش دەبێ وا بکە هیچ کەسێک لە ئێمە لە میلەتی ئێمە اینجا باگەر قسەکەم بکەم زۆر خراپ دەکەن بەس تکایە دەرفەتم بدا میلەتی ئێمە چاوەڕێ بێ خەڵکێک لە ئەمریکا لە ئەوروپا لە بەغداوە بێ میلەتی ئێمە ڕزگار بکات لە دەستی ئەم زاڵمانێک کە تاسیان سەر میلەتی ئێمە گوتووە ئەم قسەیە لە من وەرمەگرن قورئانی پیرۆز خوا بە خەڵکی وتووە خۆتان نەیگۆڕن بۆتان ناگۆڕێ خۆ دەتوانێت بە کون فەیەکون قورئان دەڵێ کون فەیەکون بیگۆڕێ بەس بۆتان ناگۆڕێ ئەگەر خۆتان نەیگۆڕن کەواتە ئەم میلەتە ئەبێ خۆی شان بداتە بەر مەسیر و چارەنووسی خۆی بەرامبەر یەکێتی و پارتی ئازایانە بوێرانە دەنگ هەڵبڕێ خۆیان ڕێک بکەن لەگەڵ ئەو ڕەمزە ئۆپۆزیسیۆن ڕاستەقینانەی کە ڕاستگۆ بوون لەگەڵیان بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لەگەڵانە ماونەتەوە لە قەراغی مردن گەڕاونەتەوە تەنازولیان لەو بەهانە نەکردو لەو بانگەشان نەکردو لەو بەڵێن نەکردو کە پاڵچیان داوە و پشتیان بەخوای گەورە دووار جارێکی پارتی و ئەم نظامە ئەو قۆناغە تاریکەش کۆتایی بێت هەر بەش بڕات بە چاکسازینە لە ناو سیستەمە زۆر من جارێ ئەگەر چاکسازی بمەستەوەی ئەم بەردە لابێنەوە بەردامین بڕوان پێێنم سیستەمە دەبێ یان بەو مانایە دەبێ هەڵوەشێتەوە سیستەمێککە بەڵام ئەو معنای هەڵۆشانەوەی هەرێمی کوردستان و نیشتیمانی ئێمە نیە بەڵام دەبێت سیستەمە ئەم سیستەمە لە بنەوە دابڕێژێتەوە بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێز ڕاوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندا سپاس دەکەم زۆر سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ